هەندێک کەسەیە باسیشمان کرد و کاتی خۆی دەڕواتە ماڵێکەوە کۆمەڵێ منداڵی هەیە هیچ ئەدەب و ڕەوشت و ئەخلاقی فێر نەکراون، هیچ کەسێکیش بۆی نییە بە مناڵەکە بڵێ بەولاوە شتە شکێنن شتە ڕژێنن، فەقیرە فەرشێکی کڕێ بۆ حاڵە فەرشی جوانی کڕێوە چێ چاییەک شەربەتێک شتێکی خراپ ئەکاتە مل هینەکە دوایە بێ خاوەن ماڵ بیشۆرێ. بەڕاستی هەندێک مناڵ هەیە وەڵڵا شایستەی ئەوە نیە بێتە ماڵەکەت، مناڵەکەت بە کەڵک نایە بە دیوار و بە هەموو شتێکە خۆی هەڵواسێت مەی بە بۆ هەندێ شوێن تۆزێ تەمێ و ڕەوشتی جوانیان فێرکەن با خاوەن ماڵ عەزیەت نەدە، چونکە عەزیەتدان حرامە. حتا زانایان دەفەرمون ئەگەر ئینسانێک زانی ئازاری خەڵکەدا بۆی حەجەرول ئەسوەد ماچکە بەردەڕەشەکە ماچکە حرامە ماچیکە، چونکە عەزیەتی خەڵکی داوە، ئازاری خەڵکی داوە هەتا گەشتۆتە بەردەڕەشەکە. ئازاری خەڵک مەدە، چونکە بەردەکە ماچێکی سونەتە، ئازاردانی خەڵک حرامە. بۆیە مناڵەکانتان ئەگەر بە کەڵکی ئەوە نایە تەمەیکەن تەمێ با خاوەن ماڵ ئیزعاج نەکەن، یعنی ماڵی وایە سوێن بخوا ئەو مناڵانە ڕووی تێکەن خۆشی و شادی تیان نامێنێ. مناڵی شێونە ڕێکوپێکە دایکی لێ ئەپرسێتەوە، مناڵێ دوو لە ڕێبەرەستان بێخاوەنە، نە باوکی حەقی بەسەر نە دایکی، بەخوا ئەوەی لە مناڵەکەم تۆ بەجات نایە ماڵەکە، ئاخر مناڵەکەت با ڕێکوپێک بێ کورم ناوچەوەی ماچەکەم، بەس کە مناڵەکەت خراپەت دان بە غەڵەتی خۆتا بنیە ومن لێی تۆ ڕەنابم، تۆ لێی تۆ ڕابی خاوەن ماڵی، بەڵام تۆ ئەبی تەمەیکەی. ڕۆڵێکیان عاقڵ بن. مناڵەکەت ئەگەر زانی دوات لێکە ئێسک و ڕەزای تۆش گران بێ لای خەڵکی مەڕۆ ماڵ خەڵکی، ئەو ڕۆشتیشی ئەوەندە مەمێنەرەوە بە ماڵەکە بێزارکەی.